35 ساڵ بەر لە ئێستا منداڵێکی نابینا لە شاری قەڵاتزێوە هاتوو لەم پەیمانگایە ناونووسکرا. ئێرە پەیمانگەی ڕووناکی نابینایانی هەولێرە. منداڵەکە ناوی عومەر بوو، چاوەکو ئێستا لێرە ماوەتەوە، بەڵام ئێستا ئەو بە مامۆستا عومەر بانگ دەکرێت. من لەو کەسانم کە زوو هەڵدەستم بەیانیان و زۆر بە حەزەوە دێمە دەوام. بەڕاستی من حەزم لە دەوام و حەزم لێرەیە، چونکە حەز دەکەم لێرە نابیناکان دەتوانم سوودێ بە نابیناکان بگەێنم و بەڕاستی نەک من دەتوانم بڵێم زۆربەی زۆری مامۆستاکان لەو کەسانن کە نابیناکان فێری یارمەتیدان دەکەن لە مابینی خۆیان، فێری یارمەتیدانی یەکتری دەکەن. من ڕۆژانە کە قوتابیەکان دەستنە حانوت فێریان دەکەم کە ئەوانەی کە چاویان باشە دەستی ئەوانە بگرن کە نابینان، لە کاتێکا خۆشمان دەتوان یاخود مراقیبەکان لێرە دەتوان ئەو کارە نەبکەن، بەڵام ئێمە حەزمان لێ خۆیان فێری ئەوە بن یارمەتی یەکتری بدەن. قوتابیەکانی بەزەردەخەنەوە نمونەی مامۆستاکەیان بە دڵسۆزی و وەفاداریەوە دەهێننەوە و دەڵێن ئەو فێری ئەوەی کردین کە باوەڕمان بە خۆمان هەبێت. مامۆستا ئەمە لە پۆلیسی ئیبتیدائیەوە بە منی کوردی دەگۆ کەسێکی زۆر باش بوو. منم مامۆستا عومەر وتی بابی خۆم دامنا کوردی بە ئێمەی دەگۆ، ئێمەش زۆر زیرەک بووین لەکنی مامۆستا. دەڵام مامۆستا عومەر باشترین مامۆستا بوو کە من تمشام کردو بوو، یعنی هەنەم دەتانێ وەسی بکەم زۆر باش بوو. مامۆستا ڕەنج یەکێکە لەو مامۆستایانەی کە لە ساڵانی زوودا مامۆستای عومەر بووە. ئەو دەڵێت مامۆستا عومەر کە پێشتر قوتابی بوو لێرە بە هەمان ڕوحێتی ئێستا ئیشی دەکرد، قوتابێکی زۆر جددی بوو، زۆر باشی دەخوێند، خۆی پێگەیاند، بە جهودی خۆی پێگەیاند. ئێستاش کە مامۆستایە بە هەمان ڕوحیەت کار دەکا، قوتابیەکان پێدەگەینی فێریان دەکا. یەکە لە مامۆستایە هەرە جددیەکان هەرە باشەکان و شارەزایکی زۆر باشی لە برایل هەیە، ئەو نووسینەی کە تایبەتە بە نابینایان شێوازی برایل. یەکێک لەو مامۆستانە کە شارەزایی زۆر باشی هەیە و قوتابیان فێری برایل دەکا. پەیمانگەی ڕووناکی نابینانی هەولێر لە ساڵی 1980 دامەزراوە تاکە پەیمانگا بووە کە نابینایان لە تەواوی شارەکانی هەرێمی کوردستانەوە دەهاتن و خۆیان لێی ناونووز دەکرد. لە 38 ساڵی تەمەنیدا دەیان کارمەندی بە توانای پێگەیاند کە نەک تەنیا خزمەت بە خۆیان هاوکاری کۆمەڵگاش دەکەن. نارین ڕۆستەم، دەنگی ئەمریکا، هەولێر.